ئازانم هەندێک کەس دایمە گلەی هەیە ئەڵێ ئێستاکە وەزعەکە خراپە، ئیشم نییە، تەلەبەم، نازانم ژیانمان ناخۆشە. خۆشەویستان، ساڵانی 90ەکان من لەگەڵ دایکمە لە خانووێکە ئەژیان خانووەکە، یعنی بەڕاستی سوپاس بۆخوا باش بوو بۆ ئەو زەمانە، بەڵام ئیتر یعنی هیچ وەزعێکمان نەبوو و کارە باشتیش نەبوو، ژیان زۆر ناخۆش بوو، پارەشمان نەبوو، ئیشیش نەبوو، تەلەبە بووم. هەموو جارێ ئومێدێکم هەبوو، تەنها شتێک هیوایەک ئەچوون کتێبم لەم ماڵ و لەو ماڵە هێنا، ئەوانەی کە کتێبخانەیان هەبوو کتێبەکانم ئەگر بە دەستمە و لەبەر قسەی خەڵک چونکە وەرەیان پێوتە بووم بۆ ئەخوێنیتەوە ئەوانە ئەم کردە ناو عەلاگەیەکی ڕەش بۆی کەس نەیبینێ. بە ڕۆژانە کتێبەکان مەگر بە دەستمەوە چوون بۆ قەراخی شار، قەراخی هەڵەبجە، کارماڵمان لە هەڵەبجە بوو. لەوێ کە دانیشتم و کتێبەکانم دەرەهێنا پێشەوەی کتێب دەست پێ بکەم بە خوێندنەوە، خەیاڵێکم لە خەیاڵەکەمە ئەموت من کەسێکم هەموو هیوا و خەونەکانم هەمووی هاتوۆتە لە باڵکۆنێکە لە شوێنێکی زۆر خۆشە دانیشت، باشم، ملیۆنێرم، ژیانم خۆشە، هیچ کێشەیەکم نییە، خوێندنم تەواو کردووە. ئایا پێویست ناکە بۆ نمونە من ئەگەر باش بم دانیشتم ئەم کتێبە بخوێنمەوە؟ جا لە خەیاڵەکەمە ئەموت باش، ئێستا من هەموو شتێک بە دڵی منە، من خۆشترین ژیانم هەیە لە باشترین وەزعام، بەڵام بڕیارم یاوە ئەم کتێبە کەواتە کە من ئەم کتێبە ئەخوێنمەوە، یعنی من بەختەوەرترینی دنیام، هیچ کێشەیەکم نییە. بەو شێوازە لە خراپترین ڕۆژگارە من دانیشتم ئەم کتێب بخوێنەرەوە، بڕۆ ئەو کتێب بخوێنەرەوە، بڕۆ ئەو کتێب بخوێنەرەوە. و ئێستاکە کە بیرەکەمەوە ئیشێکی زۆر ئاقلانم کردووە لەو کاتا، چونکە ئەو کاتانە سەردەمێ بوو، ئەوە نائومێد بووتە، شەڕی ناوخۆ بوو، وەزع خراپ بوو، خەڵک نان نەبوو بیخۆ، خەڵک نانی ڕەشی ئەخۆ. ئایا من باشم کرد یا خراپم کرد کە ئاوا کاتەکانم بردەسە؟ ئێستا گەنجی وا هەیە، تەلەبەی جامیعەیە، ئیشی نییە، بەتاڵە، هاوینە، لە ماڵەوە دانیشتووە. پێی بڵێ بۆ گرنگی بە خۆت نایی، قەرزاربات دەکە. پێی بڵێ بۆ ناخوێنیتەوە، قەرزاربات دەکە. ئەڵێ بۆچی باشە، نەتەعینات هەیە، نەچی هەیە و کورم خوێندنە فشێ و بۆچی. ئەها بەڕێزان، تۆ خۆت ئێستای تۆ ئەنجامی بڕیارەکانی ڕابردووتە، ئایندەی تۆش ئەنجامی بڕیارەکانی ئەمڕۆیە. بۆیە ئەمڕۆ وا بیر مەکەرەوە، بڕیار بە لەگەڵ ئەوەی کە وەزعەکەر زۆر نەگونجاوە، تۆ بەختەوەرترین بی و دانیشی ئەم سەعاتە ئەم کتێبە بخوێنیتەوە و بەدبەختترین بی و دانیشی ئەم سەعاتە ئەم کتێبە بخوێنیتەوە، تۆ ئەم سەعاتە دانیشی ئەم کتێبە. کەواتە لەو کاتە تۆ ئەو فەرقتان چییە؟ ئێستا بەڕێزان، خۆت بێنە بێشای و خۆت، ئەگەر وەزعی مادیت خراپ و ژیان ناخۆشە، خۆت بێنە بێشای و خۆت لەگەڵ کەسێکا کە ئێستاکە خۆشترین ژیانی. تۆ دانیشی جاری وا هەیە 5 دقە دانیشی خەریکی خواردنەوەی چایەکی، دەوڵەمەند بیت و فەقیر بیت، هەر چۆنێ بیت، تۆ دانیشتی ئەو چایە ئەخۆی، بۆ ئەبێ قەدری ئەو چایە نەزانی و سوپاسی خوای لەسەر بکەی. ئازیزان، ئێستا لەناو ئێوە کەسانێک هەن پێچێ خۆیان بەرپرس بن، کوڕی بەرپرس بن، لەوە ئەچێ کەسانێکتان هەبێ کە مەسەلەن باوکی نییە، کەسی نییە، ئەسڵەن بە قەرز هاتووە بەشداری. تۆ وا بیرکەرەوە هەرچی هەیت لێرە ئیتر فەرقەکە نەماوە. وەرە دانیشە بە جددی تەمرین بکە، وەرە دانیشە بە جددی مێشکی خۆت باشتر بکە و هەوڵ بە کەسێکی بەسوودتر و بەتواناتر، و ئینشاءڵڵا هەمووتان بەم خەیاڵەوە ئەتوانن هەمیشە کاتێک دابنێن خەریکی ئیشێکی باش بن و چێژێکی لەوەربگرن و ئایندەی خۆشتان بنیاد بنێن، وەرنە دەرەوە لە کاریگەری ئەو شتانەی کە ڕۆژانە تەئسیرتان لێ ئەکەن. وانە بێ هیچتان نادەوێت.